یەکێ لەوانە لە خزمەتی جەنابتان ئاباسکەین سڵاح الدین ئەیوبی بەداخەوە ئێمەی گەلی کورد سیفەتێکمانەی هەمومان بەعامەڵێم هەمومان هەر پیاو چاکێکمان تیا هەڵی کرد ئیلا شتێدەی نەپاڵی ئەمە عاید فڵانە ئەمە عاید ویسانە ئەمە عاید ئەوەیە ئەمە عاید ئەوەیە پیاوچاکانمان لێ هوو نەبێ لێگوم دەبێ خەڵک تر ئەیبا ئەی کاتە قارەمان و پاڵەوانی خۆی لە وڵاتەکەی خۆیدا خزمەتی دەدەکا ئێمەش دوایی دەین پاڵەوانێکمان بوو کە مرد ئەو کاتە قەدری دەزانین کە مرد دێژن ئەحبرا چی پیاوێ بوو هەتا لەسەر دنیای هیچ قەدری نازانین نایکەینە پاڵەوانێ بۆ خۆمان ئەو پاڵەوانە شانازی پێوە بکەین ئەم پیاوە چی پیاوێک بووە چی کەڵە پیاوێک بووە هەموو عەرەب ئەنازێ هەموو عەرەبی دنیا هەیە لەسەر زەویدا هەمووی ئەنازێنێ بە سڵاح الدین تو بێ کوردێکی داما و بەربەخت نە لە دینەکەی خۆی سەری لێ دەرەچێ نە لە دینەکەی ئەیلاش گەرێکێتی بێ ئەم بێتە دەمسپی من و تۆ سەری من و تۆش بە شوێنێک با نازانین بەرەو چۆ دەڕوا ئەم پیاوە قارامانە هەمووی زۆرینەی خەڵکی ئەوانەی هاتوون دژایەتیان کردووە ئەم پیاوە شایەتیان بۆ داوە کە پیاوێکی چاک بووە کە پیاوێکی ئەو پیاوە بووە کەوا زۆر چاک و باش بووە ئەم پیاوە لە عێراق لەدایک بووە ئەم پیاوە کەم ژیاوە بەڵام مێژووی بۆ خۆی تۆمار کرد و خۆزگایە گەنجەکانمان بچن ژیاننامەی ئەم کەڵە پیاوە بخوێننەوە کاتێ دەیخوێنیتەوەڵێ ئەمە چییە یعنی تۆ تەماشاکە لە مدەیەکی کەمدا بتوانێ زۆری شوێن بکەوێتە ژێردەستی و بتوانێش باشترین و چاکترین ئیش بکەوە ئەنجامی بدا یەکێ لەوانە دکتۆرێ لەو دکتۆرانە کە دەڵێت پرۆفیسۆر دکتۆر جەماڵ نەبەس ئەڵێ 30 ساڵ من هاتم بنووسم لەسەر ژیاننامەی سڵاح الدین ئەیوبی کە ئینسانێکە و خیانەتی کردووە وای کردووە ئەڵێ کاتێ چووم بۆ خوێندن لە ئەوروپا لەوێ تەماشام کرد خەڵکی بێگانە بەم پیاوە شانازیەکە من هەر لە ڕوو نات قسە بکەم باشە خەڵکێک کە هیچ ڕەبتی بەم پیاوە نییە ئەی منێکی کورد عیب نییە بێژم ئەم پیاوە خراپە هەر لە ڕووم نات دوایی زانیم ئەمە چی کەڵە پیاوێکە دکتۆرێکی تر لەو دکتۆرانە دکتۆر دڵشاد دەڵێ ئەم پیاوە ئەوەنە کەڵە پیاو بووە ئێستاش دەچیت حەزێکی خاتێکی کوردی بکە بەرت بچۆ وڵاتە عەرەبیەکان گشتیان دەڵێن نەوەی سڵاح الدین هات لە جنوب ئەفریقیا ئەڵێن نەوەی سڵاح الدین هات کورە کاکە ئەگە ئەو نەبێ کێ تۆ ناسێ ئێمە نەوەی سڵاح الدین ئەمڕۆ جلی کوردی ڕێز و تەقدیرمێ بۆ موان بەس بۆ هەڵپەرچێ و لە ساڵێکا ڕۆژێ و دوو ڕۆژەی کەینە بەرمان ئیتر دوایەوە نەما نییە هەروگە عیبێ جلی کوردی ئەمەیە بڕۆین هەڵپەرکەی پێوە بکەین شتە خراپەکانی پێوە بکەین نەک شتە جوانەکان کەوا پیشانی بدەین خاڵێکی تر ئەدەنە پاڵی ئەڵێن ئەم پیاوە ئیشی کردووە بۆ کورد نەیکردووە بڕۆ دەور و پشتی 8 مستەشاری بووە 8 مستەشار لەو 8 چەندی کورد بووە زانی کە تۆ کاتێ ڕەخنەگری 12 کورد بووە باقیەکەی لاولا بووە ئەم پیاوە هەموو ڕۆژێ دووشەمان و پێنجشەمان هاتووەتە ناو خەڵک ڕاستەوخۆ لە ناو خەڵکا دانیشتووە کاکەوە تو چی شکاتێک تەیە لە من هیچ تەیە وەری گردووە بە دەستی مبارەکی خۆی ئەو ئەزهەرەی ئێستا لە ئەوروپا شانازی پێەکەن بە تەنانەت لە مسڕا ئەم کەڵە پیاوە دایناوە هەر ڕۆڵەیەکی ئەو وڵاتەی خۆی بڕوایە هەموو داهاتەکەی خستە سەر خۆی هەتا خوێندنی تەواو کردووە هەتا مدەیەکی زۆر خۆی دوای خۆیشی ئەم کەڵە پیاوە ئەمەی ئەنجام داوە من ئەمانە پوشێکە لە خرمانێک باسی بۆیەوە دەکەم چونکە زۆرە نازانم لەکوێوە دەست پێ بکەم لەکوێ کۆتایی بێنم ئەم کەڵە پیاوە ئەوە بووە کە زۆر لێبوردە بووە عەدالەت بووە دڵی فراوان بووە لە سیفاتەکانیە کە باسی یەکەن ئەم پیاوە زۆر جوانیان فەرمووە دەربارەی بۆیە وتویانە ئەم پیاوە ئەوە بووە لەگە خەڵکا بووە غەمی خەڵکی بووە و ئەوەش بووە کە ئەم ئینسانە ئەم مرۆڤە بۆ نمونە ئەگە تەماشاکەی ژیانی گشتی زۆر کەم بووە چەند ساڵێک نەبێ بە ئیسراحە ژیاوە هەر لە غەزا بووە و لە وڵاتەکاندا چەندەها وڵاتی وایە 200 ساڵ وڵات بووە ئەم لە خشتەی بردووە لە بن دەری هێناوە هەموو دنیا ڕوبەڕووی بوونەوە
بۆ ئەوەی ئەو قودسی مبارەکە نەکەوێتە دەستی هەر وعدیدار.